بڕیارمان پەیکەرێک بۆ کاک عەتا لە پای ئەو هەموو ماندووبوونێ بە خزمەتی ئەدەب و هونەر کردوێتی ساس بکەین. پەیکەرەکە بە حکمی ئەوەی کە ماوەی 3 هەفتەی ڕێک بە بەردەوامی شمتیا کرد بۆیە هەموو کاتەکانە ما بەم پەیکەر لە چلەکەیە ئامادەیەکەین، بەڵام بەداخەوە بە حکمەوەی چلەکەوتە ڕۆژانی جەژن و نەبوونی پلانی جدی بۆ شوێنی پەیکەرەکە و تا دۆزینەوەی ئەم پارکە بەنایەوە بکەین تۆزە کاتی ویست، بەڵام خۆشبەختانە توانیمان لە دوجارە پارچێک وەرگرین و کاری لەسەر بکەین و ئەمڕۆ بینین لە مەراسیمێکی شایستەیە و بە ئامادەبوونی هاوڕێ هونەرمەندەکانی و چەند شتێکی کاک عەتای تایەکە تا ئێستا بڵاو نەبووەوە ئەمڕۆ نمایشەکرێت و کۆمەڵە گۆرانی و کۆمەڵێک لە شعرەکانی کاک عەتا ئەمڕۆ ئەخوێنرێت. پێشنیازێک داوایەک پرۆژەیەک هەبوو بێ. لە ڕاستیە من زۆر نازانم لە خۆشیێت چۆن تعبیر لە ڕۆژەکەم چکە ناونانی باخچەیەک بە ناوی عەتا چاوشینەوە و پەیکەرێک کاکرێتەوە بۆ ئەو هونەرمەندە ئەو هونەرمەندە ئەوەنێتە بە نەمری بە گەورەی هێڵێتەوە چکە ئەبێت ئێمە کارێکی بکەین ناوەکانی داهاتوو ڕێز لە هونەر و هونەرمەندان بگرن بۆی بزانن ئەوانە چەند گەورن چەند خۆشەویستن ناودڵی میلەتە. هونەرمەندانی دیکەی خۆشەویست لێرە نەتوانن بێن بەشدار بن. ئێمەش لە خۆناغیاوان بوون و پێویستمان بە هاوکاریکردنی گروپەکان بوو بۆی بتوانین کاری پێکەوەیی بکەین. بەلام شارەکەی کردووە ڕێوڕێیەک بەرەو هەڵدێت بە زمانی نەتەوەیە گوتوەکان گوتوەکان لە سندوسیەوە هیچ کەس علاقەی پێوە نیە و ناو نەخۆشەکەوی ئەگەر کەس بابەتی منداڵانی شەقام بابەتێکی جیهانیە بەشێکە لە قەیرانەکانی نەتەوەیە گوتوەکان بۆ کاروباری منداڵان کە پێ یونیسێف ئەمە سلەیە ساڵ بە ساڵ زای دیاردەوە بەرەو قەیرانێکی گەورە ئەچێت ئێمەش لای خۆمانەوە لەگەڵ سنتەری شاڕێ کەوتووی بۆی ئەو بەسەری بکەین کە چۆن بتوانین بەجۆرێک لە تەسیقکردن لە نێوانی خێزانەکان هەروەها بێتەوە پەروەردە ڕاگەیاندن. هەستاوین بە سازدانی هەفتەیەکی ڕۆشنبیری ئامانجی سەرەکی لە سازدانی ئەم هەفتە ڕۆشنبیری لە شاری کەرکووک یەکەم بۆ بەرەو پێشچوونی هەوڵێکە بۆ بەرەو پێشچوونی معریفە لەم شارە و پاشان لە دوای ئەو ڤایرۆسی کۆرۆنا کە دروست بووە چالێکی ڕۆشنبیرەکان لەم شارەدا وەستاوە ئێمە ئەمانەوێت لێرەوە دەست بکەینەوە بە ژیانی ئاسایی خۆمان. زیاتر مەبەستمان لەم هەڵمەتەش چۆنیەتی خۆپاراستن و ڕێکارەکانی خۆپاراستنە بۆ هاوڵاتیان شیرەکەینەوە و هەروەها ئێمەش لە ئێستادا باشترین ڕێگا باشترین هۆکاری خۆپارێزی بە ڕێگەچارەیەکی زۆر شیاو دەزانین بۆ بنەبڕکردنی پەتای کۆرۆنا و دووربوون لەم پەتایە. بە خۆپاراستن کۆنتترۆلی هەموو نەخۆشێک دەکرێت نەکو هەر ڤایرۆسی کۆرۆنا چەندین نەخۆشی گواستراومان هەیە ئێمە دەتوانین بە خۆپاراستن کۆنتترۆلی بکەین بەڵام لە ئێستادا ڤایرۆسی کۆرۆنا بڵاوە ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا هیچ چارەسەرێکی نییە لە ڕووی دەرمانەوە دەبێت خۆمان پارێزی چکە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن. That's not good.